قادر عزیز توی تۆمەتبار کردەوە بە کوشتنی ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی من وەسایەقەکانتە دەمێ تێکوشێت لە سێ شوێنە کورد باجی دۆستایەتی ئێرانی داوە. ئێران دەنگی کوردی نەگەیانتە دنیا کەس نەیەزانانی وەکو ئەنفالەکان خەفەکەرە. حکوومەتی هەرێم ئێستا چی بکە بۆ ڕەوینەوەی ناکۆکیەکان؟ ئەبێت لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە ئێمە بگەینە نەتیجە و ڕێکەوین لەگەڵیا. کاکە حەمەد جگە لە کراسی شین ڕەنگی تر کراسە هەیە؟ ئەم شعرەی خۆت حەزەکەم بە دەنگی خۆت گوێم لێی بێت. گوڵ نیشانەی خۆشەویستیە، نیشانەی جوانی و خۆنەویستیە، گوڵ ئاشتیە بۆ هەمووان، گوڵ دیاری نەخۆش و خۆشەویستیە بۆ ژوان. زۆر جارکە ئەم ڕاستیانە دەڵێ نار هەرچەندە بەڕاستی ئەوان لەسەر تەفاسیلەکەی نازانم ڕایان چییە، منیش بۆم نییە بڵێم ڕاستی یان دووربا بڵێم ناڕاستی، بەڵام هەندێک جار پەرچەکردار و ڕەتفعل دروستە بێ. بۆ نمونە دوای ئەوەی لە بیرۆرەکان تا باسی کاک قادر عەزیزت کرد، ئەویش دیسان تۆی تۆمەتبار کردەوە بە کوشتنی ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی لیزی شمیتت لە ساڵی 1992. من نامێت لەسەرەوە قسە بکەم، بەڵام کە ڕۆیشتینەوە من وەسایەقەکانتە دەمێ تێکوشێت. بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەو تۆمەتە ڕەتەکەیتەوە کە محەممەدی حاجی مەحموود دەستی لە کوشتنی دۆستێکی کووردا هەبێ. ئێمە لیسی زۆر دۆستمان بوو، من پێشەوە لای من بوو، بۆ لە مەکتەبی سیاسی بوو، لە ڕانیە لای کاک ڕەسوڵوان بوو، لای ئەوان بوو. بە تاکید ئەوە هەملایەنی کوردی ئاگاداری کوشتنەکەی بوو و هەم حکوومەتی عێراقیش، واتە ئەو کەسانە لە بینی هەردوو لاکەدا یاریان کرد تاکو بۆ کوشتنی ئەو و بۆ ئەوەی زەربە لەوە بدەن ئەوانەی دەرەوە یارمەتی کورد نەدەن. من عینەکانتە دەمێت، دادگای سلێمانی دەبێت، ئەوی دادگای سلێمانی کە چۆن سوعالی لێکردون و کێ کوشێتی چۆن بووە ئەوە تەسلی بکەم. کاکە حەمە لەبەرەوەی کە پەیوەندیەکی سیاسی باش و قۆڵت هەیە لەسەر ئاستی هەرێمی و ئەوانە، ئەمەوێ یەک دوو پرسیار بکەم بۆ میلەتەکەمان، چونکە زۆر جار بە ڕاشکاوی قسە بۆ گەلی خۆت دەکەی. ئەویش ئەوەیە ئێران بۆ لە هەولێر دەدا، بۆ گەڕی بە کوردەوە ئاڵانەوە لە کاتێکا تۆ لە دیدارێک تاڵی لە سێ شوێنە کورد باجی دۆستایەتی ئێرانی داوە. کورد درێغی نەکردووە لە دۆستایەتی ئێران. من پێم وایە کورد خۆ باسیم کرد، نەک هەر درێخی نەکردووە. من پێم وایە کورد نزیکترین دۆستە لە ئێرانەوە و ئێرانیش یارمەتی کوردی دا. مەساگەر کیمیاوی هەڵەبجە ئێران دەنگی کوردی نەگەیانتە دنیا کەس نەیەزانی، وەکو ئەنفالەکان خەفەکەرا کەس نەیەزانی و بریندارەکان و ڕۆژنامەنووسەکانی لە ئێرانەوە هاتن. ئەمە کورد کە زانیان کە کیمیاوی لە کورد دراوە و کۆنفراسی 89 پاریسی لەسەر کرا، ئەمانە بۆ کورد گرنگ بن. بەڵام کورد 8 ساڵی شەڕی ئێران عێراق لە سەنگەری جمهوری ئیسلامی ئێرانە دژی وڵاتەکەی خۆی شەڕی کردو، واتە پشتیوانی لە ئێران کردووە و ڕەنگە باجێکی گەورەی ئەواتە پرسیارەکەی من ئەوەیە جەنابی کاکە حەمە، ئێستا بۆ گەڕی لە هەولێر ئاڵانەوە، بۆ لە هەولێرە هات؟ من پێم وایە ڕەنگە دووسێ حاڵەتی جیاجیا بێت. یەکەم حاڵەتێکیان ئەوەیە ڕەنگە نەزانێت چی ئەگوزارێت لەو منتیقەیە، ینی لە ڕەنگە لە هەولێر و لەو منتیقەی نەزانێت چی دوای ئیطلاعاتەوە نەلاواز ڕەنگە هەندێککردنەوەی زانیاری، پێم وایە ڕەنگە هەندێکشی هەواڵی هینی ئەدەنێ، هەواڵی مەسەلا خراپ هەواڵەکان وەکو خۆی نییە غەڵەتە. ئەو هەواڵانە ڕەنگە کە پشتی پێبەستن، ڕەنگە هەندێکی خەڵکێک بێ خەڵکی حاقت بیانداتێ یا خەڵکێ بێ بێوەیە تووشی کەش لەناو میلەتی خۆمانە. من پێم وایە دوو جۆر کەسەیە، چونکە لەم وڵاتە خۆتان دەزانن جمهوری ئیسلامی ئێران نەکە لێرە نفوسی هەیە و دەسەڵاتی هەیە. جمهوری ئیسلامی ئێران وەکو هێزێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا، حکمی عێراق جمهوری ئیسلامی ئێرانەیکا، حکمی سووریا، حکمی لوبنان، جنوبی لوبنان بە تایبەتی، حکمی فەلەستین و عێراق و یەمان، بۆسنا، بەشێکی ئەفغانستان، هەموو ئەمانە جمهوری ئیسلامی حکومیەکە. کەواتە ئێران لە ڕێگەی هەواڵی ساختەوە و خراپەوە لەسەر کورد. من پێم وایە هەواڵی خراپیان داوە بە جمهوری ئیسلامی ئێران. ئێنە جمهوری ئیسلامی ئێران من پێم وایە تا ئەمڕۆژ لەگەڵ ئەوە نییە کە هەرێمی کوردستان و قەبارەی سیاسی هەرێم نەمێنێ، چونکە ئەوان چۆن مەسەلا کورد پشتیوانی لەوان کرد، ئەوانی لە بوونی ڕئیسی جمهور بۆ کورد لە عێراقدا پشتیوانیان کرد و یەکەم وڵاتیش بوون
یەکەم وڵات بوو کۆماری ئیسلامی ئێران کە حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕسمی ناسی و قۆنسولی لە هەولێر و سلێمانی کردەوە و نوێنەرایەتی کوردیشی لە تاران قبول کرد ئەنی یەکەم وڵات بوو لە هەموو منتیقەکە و لە دنیادا ئەمانەی کرد. باشە بەس هەز ناکەی سیاسەتێکی ئالۆزیە بۆ نمونە لە تەنزێکا دکتۆر شێرکۆڵە هەولێر ئەو پایتەختەی کە ئەگەر داعش هێرشی بۆ بکە ئێرانەی پارێزە ئەگەر داعش نەمێنێ خۆی لێات ئەمە چۆن لێکەیتەوە؟ من پێم وایە ڕەنگە لە یەکتێنە گەیشتن هەبێت لە مەسەلەکان یەکیکیانەوەی ڕەنگە ئێران گومانی هەبێت کە ئەو منتیقەیە هەندێک شوێن ڕەنگە ئەو نەزانێ ئەم چی ئەگوزارێت لەو منتیقەیە ڕەنگە ئەو هەوڵت داوە وەکو سەرکردەیەکی کورد و وەکو سکرتێری سۆسیالیستی دیموکراتی کوردستان ڕاستیەکە لە ئێران تێبگەێنیت ڕۆڵی خێرە هەبێ وەکو هەمیشە؟ بە تاکید من نەگەوە من گلەیشم لێ کردوون زۆر بە توندی کە تاوتومە ئێمە سێ کارەساتی گەورەمان بەسەراتۆ لەسەر ئێوە بۆ وتیان بۆ لەسەر ئێمە خۆتان لە شەڕابوون لەگەڵ عێراقا ڕاستە لە شەڕابووین لەگەڵ عێراقا وازانم یەکەم حەزی ژبووی ئەم جارەش بەیان نامە دەرکرد بڵێ ئێمە من لە تاران بووم ئەو کاتە بەیانەکەمان دەرکرد لە نەخۆشخانە بووی؟ بڵێ لە نەخۆشخانە بووم ئەو کاتە هەوڵت نیا پەیوەندی بکەی بەلایەنە فەرمیەکانەوە پەیوەندیم لەگەڵا کردن لەگەڵ مەسئولی یەکەمی ئەو منتیقەیە بڵێن هەموو بڵێن لە بەغدا و لە عێراق و لە سووریا و لە لوبنان و یەمەن و ئەوانە پەیوەندیم کرد بەڕاستی ئەو لە من نیگەرانتر بوو تی من زۆرم پێ ناخۆش بووە کە بەیانی خەبەریان دامێ وتیان ئەوە لە بنکەی ئیسرائیل دراوە لە هەولێر وتی من ئیسرائیلی چی تی زۆرم پێ ناخۆش بوو زۆر دڵگەران بوو ئێران هەمووشیان لە ناو یەکیشان متەفق نین کە لە ئیسرائیلیان ناوە نازە ئەوتی من زۆر دڵگەران بووم چونکە من ئەزانم کوردستان بە گفتوگۆ ئەگەیرە نەتیجە لەگەڵیان کورد بە برای خۆمان ئەزانین بەڕاستی ئەو مەسئولە لە بۆکو من نیگەران بوو کە قسەم بۆ باز کرد پێشم وتم من زۆر نیگەرانم لەوەی کە ئەمە ڕووی داوە ئەمڕۆوتی من یۆکو تۆ نیگەرانم بەڵام بەدوا چوونی بووەکەم بزانین ئەم هەواڵەت کێ گەیانێتی چۆن بووە باشە کاکە حەمەکەواتە ئێستا بەڕای جەنابەت پارتی چی بکە بۆ ڕەوینەوەی ئەو ناتێگەیشتنەی کە واناوێ من پێم وایە کورد و ئێران وەکو باسم کرد مێژوویەکی سیاسی مێژوویەکی سەربازی مێژوویەکی فەرهەنگی مێژوویەکی دراوسێیی حدودێکی زیاتر لە 600 کیلومتر لە حدودی تورکیاوە تا مەدەلی حدودمان هەیە ئەمانە وەجگە لەوە پەیوەندیەکی وا دروست بووە ئیسا کوردێک لە کوردستانەوە ئەڕوا بۆ ئێران ناڵێسم بۆ خارج هەڵێسمە ئەو دی و ئەچم بۆ سنە ئەچم بۆ تاران بەڵام ڕەنگە بۆ هەر وڵاتێکی تەنها بۆ تورکیا لێسم بۆ خارج ئەچم بۆ وڵاتێکی تر پەساپۆرت بێنەوەوانە ئێرە بەبێ پەساپۆرت دوشتر ملی لێنێ ئەڕات و ئەیگرن زۆر دۆ ێنە حدودەکە بەڵام لە وڵاتێکی دەیگرن 6 ماه حکومێدەن واتە لێرە ڕۆحێتێکی هینی تێدایە شۆڕژگەڕی مەسەلا هەرماوە من کاتێک لە دوای ریفراندۆم قونسولی تورکیا هات بۆلام وتی ئێمە باشترین لە ئێران بۆ ئێوە و ئێمە ئەوە بوو مەدەرزە داتی لە منتیقەی دەربەنی خان چوین کۆمەکمان بۆ بردن ئیستا وەسایلی ئێمە گەیەت تەوێڵە و پێنجۆن و باشماخ و حاجی و مەران و ئێمە یارمەتی دەین ئەوەی ئێران حدودەکانی لێداخستن وتم کاکە ئێمە یەک میسالتان بۆ دێن وتی چییە وتم کاتی ئێمە کورد مەزەبەکەی شافعیە وتی بەڵێ وتم کاتی ئێمە ئەچین بۆ حەج ناتوانین مەزەبی شافعی بچینە حەج خۆمان تەقلید دەکەین یا بۆ ئیمامی حەنەفی یا بۆ جەعفری چونکە بۆ ناتوانین یا هەتا لە کاتی هاوسەرگیریشە کورد ناتوانێت لەسەر مەزەبی شافعی هاوسەرگیری بکە وتی ئێوتم جمهوری ئیسلامی و ئێوە دوو جیاوازانە ئێوە دەوڵەتن تەنها کار بە دەوڵەتیەکەی خۆتانەکەن اتفاقتان لەگەڵ هەرێمی کوردستان کردووە ئەو اتفاقی ئەوە وەزارەتی عەدل و پەرلەمان کردوێتی حکوومەت ناتوانێت هەڵی وەشێنێتەوە هەڵیشی وەشێنێتەوە سیاسەت سەرمایهداری گەورەتان هەموو پارەکان تونەی دروست دەکەن لە کوردستان ئەبێتە ملی وەزعی اقتصادیان تێگەچێ بەڵام جمهوری ئیسلامی وانییە وەکو ئێمە وایە ئەگەر وەکو دەوڵەت معاملەی لەگەڵا بکەی ئەو خۆی تەقلیدی ئیمامێکی ترەکات ئەڵێ من شۆڕژگێڕم من شۆڕشەکەم وتم بە تەلەفۆنی حدودەکە داخاوە بە تەلەفۆنی ئەوان کردیانەوەی نەتان کردوێتەوە وتم ئێران دەتوانێت بە هەم دەوڵەتی بەکاربێنێ ئەم شۆڕژگێڕەکە بەکاربێنێ وەکو ئێمە وەکو مەزەبەکەی وایە کەواتە پرسیارەکەم ئەوە بوو پارتی چی بکە شتی کۆنکرێتی من پێم وایە ئێمە پێویستە مەوزوعی تەبەن مەوزوعەکەی مەوزوعی نێودەوڵەتی بۆ پاراستنی حدودەکان ئەمە ڕەنگە هەموو کەس ئەزانێت هەر کەسێک لە حدودێکەوە بچێتە ناو وڵاتێکی ترەوە ڕەنگە ئەمە
عینەکەیە ئەوە شتێکی نێودەوڵەتی هەیە بۆ هەموو ئەمانە ئەو ڕێکەوتنامەک مۆر کرا بەڵێ ئەوە ڕەنگەیەکێ لە خاڵەکان بێت خاڵی دووهام ڕەنگە مەسەلا جمهوری ئیسلامی ئەو منتیقەیە بەوە بزانێت کە ئەو منتیقەیە ئەو ببێتی لەو منتیقەیە هەیە وجودی جمهوری ئیسلامی هەیە لەو منتیقە ڕەنگە پێی خۆش نەبێت لایەنێک سەرپێچی بکە و لەگەڵ وڵاتێکی تر و لەگەڵ شوێنێکی تر و ئەمانە ڕەنگە ئەوە خاڵێ بێ خاڵێکی ترەوەیە مەوزوعی پەیوەندیەکانە پەیوەندی ئایا پەیوەندی کورد لەگەڵ جمهوری ئیسلامیە لە چ ئاستێکەیە ئێستا و ڕەنگە مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ ئەمارات پەیوەندی لەگەڵ ئوردون لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئیتالیا و ئەمریکا ئەمانە ئایا ئێران لە پەناتایە لەگەڵ ئەو چەنە پەیوەندیت هەیە پێم وایە ئاساییکردنەوەی ئەو پەیوەندیانە ڕەنگە بتوانێت چارەسەری و کێشانە بکە بەس من وتم شتێکی عملی و کۆنکرێتی حکوومەتی هەرێم ئێستا چی بکە بۆ ڕەوینەوەی ناکۆکیەکان چۆن ڕێک بکەون مەسەلا چۆن هەردوو لا بگەرە نەتیجە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان پێویستیان بۆ هەیە ئەنجومەنێکی سیاسی دروستکەن ئەو ئەنجومەنە سیاسیە هەموو لایەنەکانی تێدا بێت و کۆمەڵێک قرار بدەن لەو ئەنجومەنەوە و حکوومەت و پەرلەمانی ڕعایەتی بکەن لە کوردستانە یەکێ لەوانە من پێم وایە ئەبێت لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە ئێمە بگەینە نەتیجە و ڕێکەوین لەگەڵیا یەکێتی چی بکە بۆ ڕێکەوتن لەگەڵ تورکیا بۆ ڕەوینەوەی ئەم هەموو ناکۆکی و ناردنی درۆن و فڕۆکەخانەی سلێمانی و من پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان دوو مەوزوع هەیە یەکێک لەگەڵ ناوخۆ و پارتی دیموکراتی کوردستانێکە لەگەڵ حکوومەتی تورکیادا لەگەڵ حکوومەتی تورکیادا من پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێت هەوڵ بدات مەسەلا ئەوش معلوماتی هەڵەن نەچێتە تورکیا و معلوماتی هەڵیان پێ نەدا لە نزیکەوە گفتوگۆ بکەن لە گفتوگۆکانم پێم وایە ڕەنگە بگەنە نەتیجەیەکی باشتر لەوەی کە ئیستا هەیە چونکە ئێمە وەکو کورد لە ماوەی 32 ساڵ 33 ساڵی ڕابردوودا خەتەر نەبووین لەسەر وڵاتانی منتیقە نە ئێران نە تورکیا ناتە سووریا نەهتا لە عێراقی ئێمە خەتەر نەبووین بەڵکو ئێمە بووینەتە ڕێگەیەکی گرنگی بازرگانی ترانزیت بۆ ئەوان ئیستفادیان لێ کردوین بۆ ئەبێ ئێمە لە ئێستا سەنگەرمان لێ بگرن یا سەنگەریان لێ بگرین بۆ ئێمە پێویستە هەموو شتەکانی ئێمە ئاشتی گفتوگۆ و لە ڕێی گفتوگۆ و لە ڕێگەی ئەو کەناڵانەوە کە ئەتوانن بگەنە نەتیجە خۆ مەسەلا لە ساڵی حەزەکە من شتێکی ترت بۆ باسکەم یەکەم ئاشتی یەکەم ڕێکەوتن لە بینی تورکیا لەگەڵ کووردا لە بینی مامجەلال و لە بینی ئۆزالا بوو لە ڕێگەی کاک هامەرانی قەرەداخیەوە من ئەو شتانە معلوماتم هەیە لە ڕێگەی کاکامەرانی قەرەداخیەوە لەگەڵ ئۆزالا بۆ یەکەم جار مامجەلال ئەو پەیوەندیەی کە لەگەڵ ئۆزال هەبوو لەگەڵ کەسی تر نەیبوو واتە تورکیا و یەکێتی علاقەیان هەبوو تورکیا و جمهوری ئیسلامی ئێران علاقەیان هەبوو دەدوایە سەیەکێتێتوانێت ئەو پەیوەندیەتەن دروست بکاتەوە من پێم وایە ڕەنگە و زەمەنەکە و کەسایەتەکان مەسەلە کەسایەتی مامجەلال ڕەنگەی ئۆزال ئەمانە ئاسان نەبێت ئێستا گرنگترین هەنگاوێک کە بۆ نمونە بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی بینێت چییە هەنگاوی عملی من پێم وایە ئەبێت مەسەلا قسەکردن و یعلام و ڕاو بۆ چوونەکان هەوڵی ئیتیبە و ئیتیجایە بڕۆن لەگەڵ تورکیادا بەرەو ڕێکەوتن و ئاشتی و چارەسەری بەڵام ئێران نیگەران نابێ چارەسەری کێشەکان بڕۆن من پێم وایە حەد و حدودەکان هەیە مەسەلات ڕەنگە یەکێتی نەتوانێت ئەو دۆستایەتی لەگەڵ ئێران هێتی لەگەڵ تورکیایی بێ نەتوانێت چونکە ئەو ناوچەیە ناوچەیەکی ترە و ڕەنگە خۆشان نەزانن کاتێ خۆ لە شەڕی ناوخۆ کە مەسەلەی دێگەڵە حدودەکە بوو حەسەن قەبڵان ناوێک هات لە دێگەڵەی هێنا بۆ ئەوە بۆ ئەملاتر ئەوەی چی پێڵێن هێنایە ئەوێ وتی ئەمە حدودمانە واتە ئەمە حدودی ئێران و تورکیاشە ینی ئەو کات ئەو حدودی یاریکە بەڵام کێ بۆ حەسەن قەپڵان حەسەن قەپڵان نوێنەری تورکیا بوو جەنابی مامجەلای چوو لە کوێی پێشوازی دەکرد لە تورکیاوە هات حدودی شەڕی ناوخۆ ئەو دیاری کرد واتە ئەو کە حدودەکە دیاری کرد بۆیە ئێستا مەسەلا تورکیا خۆی بەهێزتر ئەزانێت ڕەنگە کورد بە زەعیفتر بزانێت ئێستا باسی کەرکووکەکە و باسی
هەڵبژاردننی کەرکووکە و باسی شتەکانی تر ئەکرێتەوەوانە بۆیم پێم وایە هەرە بە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ تورکیادا ڕێکەوێ و تورکیا ئەبێت یەکێتی نیشتمانی کوردستانی قوبوڵ بێ و پارتی دەبێت لەگەڵ ئێران ڕێکەوە و ئێران دەبێت پارتی دیموکراتی کوردستانی قوبوڵ بێ چونکە واقعەکە و لە منتیقەکەەوە هەیە ئێمەین ڕێناکەوێنە ئەوان دەست درێژ من پێم وایە ڕەنگە هەندێکی ئەوان دەوڵەتن بەرژەوەندی دەوڵەت بەرژەوەندیەکانی خۆی لە هەموو شتێ بەگەرنگتر ئەزانێ بەڵام من پێم وایە ئەشتوانرێت کوردیش لەگەڵ ئەوان ڕێکەوێ ئەوان بەس کوردیش هەر لە چوارچەوەی دەوڵەتێکە هەرێمێکی ڕسمیە وایە ڕاستە هەرێمێکی ڕسمیە بەڵام ئەوان دائیمەن پەیوەندی لە نێوان هەرێمێکی بچووک یا لێوان دەوڵەتێکی بچووک لەگەڵ دەوڵەتێکی گەورەدا هەمیشە دەوڵەتە گەورەکەی باتەوە باشە حەزەکەم زانم لە زاری جەنابتەوە قاسم سلەیمانی چۆن بوو بۆ هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر قاسمی سلێمانی ئێستا بمایەت ئەو کێشانەی نە ساروق لە هەولێرە درا لە کۆرومۆرە درا نە لە مەتیقەکەژە درا لە پێنجۆن و لە گەرمیان و لەوانە دێ نادرا من پێم وایە قاسمی سلێمانی پیاوێکی هێمن و لەسەرخۆ و شارەزا و ڕاستە عسکەری بوو بڵام پیاوێکی سیاست مەدار و ئەوە بوو توانی ئەوەندە دۆست بۆ ئێران پەیداکە ئەوەندە دۆست بۆ خۆی پیاکات قاسمی سلێمانی حکمی ئەو دەوڵەتانی هەموو منتیقەکەیە کرد و هەموویشی ئەبردەوە بەردەسی جمهوری ئیسلامی ئێران لەوە حکمی هەمویانە کرد من جارێک گوێم لێ بوو لە ئەم بەڕێز سەید حەسەن نەسروڵڵا وتی ئێمە قەت نەڕۆیشتین داوای یارمەتی لە ئێران بکەین بەڵام بەڕێز قاسمی سلێمانی هەموو شتەکانی بۆ ئێمە تامین کرد و لێ بۆمانەکەواتە قاسمی سلێمانی جگە لە حکوومەتەکان و حیزبەکان پەیوەندی لەگەڵ کەسایەتەکان ئاوا بوو لەو باشماخەوەی توانی بڕاتە بەغدا و بڕاتە یەمەن و بڕاتە لوبنان و سووریا بە یەک حکوومەتەکانی نەزانن هەر شخصی بیان بن هەنی ئەو پەیوەندیەکی لە علاقەی دروست کرد بوو و زۆر نەرمونیان مەسەلا ئەگەر هەواڵێکی بۆ جمهوری ئیسلامی بڕۆیشتا ئەوەی نەخێوانیە بە شێوەیەکی تر قسەیەکرد هات لەگەڵ ئەمان قسەیەکرد مەسەلایەکی لەوانە بوو دوای ڕێفراندۆم کە جەنابی کاک مەسعود بەرزانی ناڕەحەت بوو لەو قەرارانەی کە ئەواندایان بە تایبەتی بۆ پەلاماردانی کەرکووک دوایەوە بەڕێز قاسمی سلێمانی چوو بۆ بەرزان بۆ لای جەنابی کاک مەسعود یعنی ئەوە ڕەنگە بە کەسێکی تر ئەوە نەکرێت جەنابی کاک مەسعودی قبوڵی کرد ئەمانە خۆی بۆ خۆی قاسمی سلێمانی من پێم وایە ئێستا بمایەت ئەم وەزعانە ڕووی حەزەکەم جاروبارەوە سەیرێکی دەرەوەش بکەی سەیری جوانی ئەمە هەر گوڵەخانەیە یا دوورکەوتوینەتەوە نامە نزیکی جادەکەیە ئەمە نزیکی جادەکەی بەس کاپتن تۆزە بەرز بەرەوە ئەوش حوزی ماسینەوەە ئەوانە حوزی ماسین حوزی ماسین زۆر کە جوانە ناوچەکەتان معمەلی ئاوە بەس حیفێ بە قسەوە مەشغوڵم کردی لە سەری زۆر جوانتر دیار بوو دیقەتە دەدا هەر بەڵێ دقەتمەدا معمەلی ئاوە ئەوانە تر هەموو ئەو زۆر جوانە ڕەبی هەر ئاوەدان بە گوڵەخانە کاکە حەما ئەو جۆگەیش زۆر جوانە سەیری کاڵی مارە ئاوە ئەو ئاوە دایمی هەیە نا ئەوە هەیە تا بەهار هەیە بەڵام تر بەهار بۆی ئەیگەرن بۆ زەراعات کەیگەرن بۆ زەراعاتی تر ئەوەی جۆگەکە کەمە بێتەوە کاکە حەما لە پێشبینیەکان تا هەندێک جار بۆ نمونە پێش ڕووداوەکان هەندێک پێشبینیەکی من بیرم دەدی دارێکم لەگەڵا کردی لە گوڵەخانە کەس کێبڕکێکە لە بینی بایدن و ترامپا زۆر بەهێز بوو بەڵام لە بینی کۆماری و دیموکراتەکانە زۆر بەهێز بوو بەڵام تۆ زۆر بە دڵنیاییەوە وتت بایدن دەرەچێ حتا بیرم دێ لە میدیای کوردیا ئەم قسێت زۆر لەگرا و دوایش ئەوە بۆ بایدن دەرچوو بۆ ئەم جارە کاندیدی کۆماری و دیموکراتەکان پێ دوایە کامیانەی بەنەوە لە ئەمریکا وەڵام من پێم وایە ڕەنگە نازانم ئەزمەی کاندید بێ لە ئەمریکایانە ئەو دوو کەسیاندا ناوە ئێستا هیچیان ئەگەر هیچ کامیان ئەگەر کەسێکی ترە بێ هیچ کامیان دەرناچن نە بایدن ئەتوانێت دەرچێت وەنە ترامپیش ئەوەنە کاری باشی کردووە دەنگی بدەنێ بەڵام ئەگەر کەسی تر نەبێت لە هەردوو حیزبەکە ڕەنگە ترامپ ڕەنگە بتوانێت دەنگ بەرێت بەڵام چونکە بایدن باوەڕ ناکەم بە ئاسانی دەربچێتەوە بەڵام لەگەڵەوە ئەگەر یەک کەسی تر هەبێت لە هەر کام حیزبەکان من پێم ئەو کەسی تر سیاسەتی ترامپ باش ئەزمەی کاندید بێ لە ئەمریکا بۆ ئەو دوانە دانێن پێشبینی و بۆ ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەم جارە چۆنە بێ و هەروە حەزەکەم بینرانی بەڕست شتێکی بۆ گەڕامەوە من هەڵبەتەکە ئەم بەرنامەیە تۆمارەکەین کاکە حەمە بە درێژایی ژیانی خۆی لە دیدارێکی ئاڵا هیچ
ڕەمەزانێک نەبووە نەیگرت بێ ئەگەر بەفرباری بێ ئەگەر چلێ هاوین بێ بەڵام ئێستا ڕەمەزان نییە کە ئێمەم گفتوگۆیمان تەسجیل کردو ئێوە لە ڕەمەزانایی بین بەڕاستی من بەیانی لە گوڵەخانە نانی بەیانیم لەگەڵ کاکە حەمە خوارد شتێکی بۆ گێڕامەوە زۆر خۆش بوو نێوان خۆی و مامجەلال و پێشبینیەکانی کاکە حەمە بۆ ئەنجامی کورسەکانی هەڵبژاردن لە ماڵی شێخ دلێر حەزەکەم ئەو زانیاریە خۆشە بینەرەکانمی لێ بێ بەش نەکەی بڵێ ئەوە کاتی 2009 بوو ئەلبەتە من لە هەموو حاڵەتەکانە هەر حاڵەتێک مەسەلا انتخابات بوو بێت هەرچی بوو بێت مامجا هەمیشە قسەی لەگەڵ من کردووە یاخود لە نزیکەوە قسەی کردووە ئەو کاتە جەنابی کاکۆسەر تەلەفۆنی بۆ کردم وتی ئەمە لەسەر ڕێگەی قەرەداغ لەگەڵ مامجەلالە چاوەڕێ دەکەین بێت ئەمڕۆ ئێمە داوەتی لە ماڵی کاک شێخ دلێر لە خۆفی قەرەداغ تۆش بێ بۆ ئەوێ ئەمانەوتم باشە کە ڕۆیشتم ئەو ڕێگەی کە لادا بۆ قەرەداغ لە سەیتەرەگەی سلێمانی کاک جەنابی مامجەلال و لەگەڵ بەڕێز کاک فەخری کەریم زەنگەنە پێکەوە لە سیارەکە بوون کاکۆسەت سیارەکەی لێخوڕی کاکۆسە سیارەکەی لێخوڕی تیان وەرە ئەم سیارەی ئێمە لەگەڵ ئێمە وتم باشە لە سیارەکە سوار بین مامجەلال وتی بڕێی تۆ ئەو چوار حیزبەی ئێوە چەند دەنگ دێنێت ئێمە و یەکگرت و کۆمەڵ و کاقادە زەحمەت کێشان چەند هندیا و کاتێک کێشەی لە بەنی زەحمەت کێشانە بوو وتی چەند دەنگ دێنێ وتم وڵای ڕەنگە لە حدودی 10 بۆ 15 کورسی بێنێت ئێوتی باشە وتی کاک نەشیروان چەند دەنگ دێنێت بەڕاستی وتم با تۆزە خاتری مامجەلال بگرم وتم وڵا ڕەنگە لە 15 بۆ 20 بێنێ یعنی ئێمە و پارتی تەواو هیچمان وتی ئێوە 15 بەرن و ئەو 15 بە 20 بەرێت ئەنی ئەمە و پارتی چی یانی ئێمە پارتی تەواومانە ئیتر مامجەلال یەک چروتی گەورەی لێ ناو بژی لێدا ئەوانە پێی ناخۆش بوو من قسەم کرد تا چوینە ئەوەی ماڵەکەی کاک شێخ دلێر لە هاوینە هەوارێکە لە سەرەوە کە دانیشتین مامجەلال هەر وەکو ئەوەی بڵێن پێی هین بوو قرس بوو کاک نەشیروان ئەوە نەبێدێ وتی کاک نەشیروان لە شوا کورسی زیاتر نایێنێ وتم وڵی تر بڵێم چی من ڕێی خۆم وایەمانە کاک کۆسەر لە پەناما بوو کاکۆسەر وتی کاکەوتم بەڵێ وتی بۆی ڕاز نەکەیتەوە نیۆڕە ناڵێ ئەم نانەخۆی نالەکەمان نادادێ وتم چی بڵێم وتی تۆ من مۆزوعەکان هەم تەڕاکەمەوە تمام جەلال سەیری کردم وتی ئەی ئێمە و پارتی هەردووکمان بەیەکەوە چەند دێنین وڵا جەنابی مامجەلال ڕەنگە لە 65 تا 70 دەنگەکان بەرن تیۆڕێی ئەمریکیەکانی ژەن فەرمی نانەکە دارێت نانەکە دارێت مامجەلال نییە ئەوانەی لە دەوری بوون هەدەی قسەی خۆشیان بۆ کەیان و دنیا بەهارە و هەمووی هاتووە و هەموو شتەکان لەگەڵ ئێمەوەمانە من دائیمەن وان پێ نەوت من دائیمەن نا جەنابی مامجەلال فڵان وایە فڵان وایە بێ ئاگات یەک تۆسخۆ بگرە کاکە حەمە فڕینێکی سەلامەتمان کردا ئەمە هەر یەک تۆزەم هینەی هەیە هیچی نەبوو کاکە حەمە یاخوا بەخێر بیتەوە بۆ گوڵەخانە قوربانە بم جارێکی تر سپاس بۆ پێشوازیە گەرمەکەت لە خۆم و لە هاوڕەکانم لە ڕوودا و بەڵام کاکە حەمە ئەوە ئەم شعرەی خۆت حەزەکەم بە دەنگی خۆت یۆم لێ دەهم ناخۆشە قەیناکە هەر بە ئیلقایەکی تۆزێ ئەدەبیانە ئەڵێ گوڵ ئەمە بۆ گوڵە ئەڵێ گوڵ نیشانەی خۆشەویستیە نیشانەی جوانی و خۆنەویستیە گوڵ ئاشتیە بۆ هەمووان گوڵ دیاری نەخۆش و خۆشەویستیە بۆ ژوان هەموو گوڵەکان جوانە لە دوورەوە نازدارە کە دەستی بۆ ئەبەیت کەم گوڵ بێ ئازارە هەندێک لە گوڵەکان جوانن بۆنی خۆشە لە گوڵی باخەوە تا گوڵەوە نەوشە هەموو گوڵەکان بۆنی نییە هەندێک لە بۆن بێبەشە ئەو گوڵانە سوور و سپی و کاڵە بۆ نمونە گوڵی ژاڵە بێبۆنە تاڵە هەموو گوڵەکان لە دوورەوە جوانە سوورە یا کاڵە هەندێک بۆ جوانیە و هەندێک بۆ ڕەوەتی ماڵە دەست خۆش کاکە حەمە جگە لە کراسی شین ڕەنگی تر کراسی هەیە وڵا بەیانی ناوم بەهادێ بەس لەبەرم نەکردو هەر لەبەر حیزبەکەتە یا پێش ئەوەی کە من لەبەر ئەوە نییە من پێش ئەوەی لە ساڵی هەشتاکاری ئەمە ساڵی 92 ڕەنگمانداناوە لە ساڵی هەشتاکان من پێش ئەوەیشە جلیشینم بەکارێناوە چونکە لە ڕاستی ئەگەر جەنابەت حتمما خوێندوتەوە ڕەنگی شین ئارامە مثلا بۆ مێشک ئارامە خەسەخانەکان ئەکسەرەتی شینە بەس کاکە حەمە چیرۆکی تری لە پشتەوە نییە باست نەکردبە
هیچین چاوێکیشین جوزانە هەموو شتێکەیە خۆی ڕەنگە ئەوانەشی ڕەنگەتی ئاوێت بە تاکیید بەڵام من خۆم بۆ خۆم بە شین ئاسوودەم ینی بە ڕێنگی شین ئاسوودەم ئاسمان شینە بەحر شینە جلەکانی جەناب شینە وەڵام من بە خۆشەویستی تۆ ئەمڕۆ خۆم شین پۆش کرد بازەکە کاکە حەما مرتاح بووی لەگەڵمان ئەمڕۆ زۆریش بەتایبەتی لەگەڵ ئەم بەڕێزانە و جەنابیشت لەسەر هەموو لێکی لایم شتێک تۆ براگەورەی منی و جەنابیشە لەسەر سەرمی ئێستا ئەتوانی جەناب و تەشریف بەری ئەزانم میوان و شتت هەیە و لەوێ وەفت هەیە و ئەوانە ئێمەش بەجێ تەگەڵێن